هاتنی شاندێکی باڵای سەربازی عێراق بۆ سلێمانی. شاندەکە بە مەبەستی کۆبوونەوەیەک ڕوویکردە لیباییەکی پاراستنی سلێمانی و لەگەڵ هێزەکانی حەفتا و دوێنەری هێزەکانی هاوپەیمانان کۆبووەوە. لەو کۆبوونەوەیە باسی هەماهەنگی و هاوکاری هێزەکان کرا و نزیک بوونەوە لێکرا چۆنێتی ئەو بەرنامانە کە لە داهاتووە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی هەر پلانێک لە داهاتووە بکرێت بە هەماهەنگی و هاوبەشی بکرێت. یەکێک لە خاڵە گرنگەکانی کۆبوونەوەکە دروستکردنی دوو لیوای هاوبەشە کە لە ناوچە جێناکۆکەکان جێگیر بکرێن بە مەبەستی نەهێشتنی بۆشایی ئەمنی و ڕێگریکردن لە کاری تیرۆریستی. لیوا هاوبەشانە جارێ لەسەر ئەرزی واقع لە واجبانین، بەڵام ئێمە خۆمان ئەم هەموو هۆڵ و لێک نزیک بوونەوە ئەوانە هەموو ئەوەیە کە ئێمە ئەو بەشانە پڕکەینەوە تاکو ئەو لیوا هاوبەشانە شوێنی ئێماگرنەوە. بسم الله الرحمن الرحیم. الأخوة الحضور جميعا السلام عليكم. بوونەوەیەکی گرنگمان ئەنجامدا بە مەبەستی درێژەدان و بەردەوامیدان بە هەماهەنگی و ئاڵوگۆڕکردنی زانیاری و کاراکردنی لیژنە پەیوەندیدارەکان و هاریکاری بەردەوام لە ئاستە جیاوازەکاندا بۆ چەسپاندنی ئاسایش لەو ناوچانەی کە جێبایەخی هاوبەشن، چونکە ئێمە ئامانج و چارەنووسمان هاوبەشە. داعش هێشتا کۆمەڵێک گروپ و پاشماوەی کەمی ماوە لەو ناوچانەدا. لە ئێستاشدا بەرهەمی ئەو هاوکاریەمان چنیوەتەوە و ئاواتی گەورەتریشمان هەیە. اجتماعنا كان مهم جدا. مستەفا چاوڕەش فەرماندەی هێزەکانی حەفتا لەو بارەیەوە دەڵێت کە کۆبوونەوەکە هاوکاری و کاری ڕێخستن بووە تا لە داهاتوودا هەمانگی باشتر هەبێت لە نێوان هەردوولادا. ئەم کۆبوونەوەیمان کۆبوونەوەیکی گرنگ بوو بۆ خزمەتی میلەتەکەمان بۆ ئەوەی کە بتوانین لە داهاتووە ئەو واجباتانی کە هەمانە لە هەموو بەشەکانە لە میحوەرەکانی خۆمان هەموو تەنسیقێکی باش بکەین لەگەڵ هێزەکانە بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین. بەشێکی دیکەی کۆبوونەوەکە بریتی بوو لە کاری هاوبەش و هەماهەنگی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق. ئەمە یەکەم دانیشتمان نییە، بەردەوام ئەم پەیوەندیانەمان هەیە. ئێمە ئەچینە بەغا ئەوان دێنە ئێرە بۆ ئەوەی هەماهەنگیمان هەبێ، گۆڕینەوەی زانیاری و هاوکاری یەکتر لەو کاتانەی کە پێویست بێ، دەستنیشانکردنی جموجوولەکانی داعش لە ناوچەکاندا. ئەمڕۆ لەسەر ئەمانە گفتوگۆ کراوە پەرە ئەدەین بەم پەیوەندیانە و بەردەوام بژێ. تەنها لە ماوەی ئەم ساڵدامە چوارەمین کۆبوونەوەی شاندە سەربازەکەی عێراق و لە ماوەکانی داهاتووشدا چەندین کۆبوونەوەی دیکەیان دەبێت. بڕوابادین کورسات نیوس، سلێمانی.